چی دەکەی لێرە؟ ببینینم خۆشحاڵ نیت؟ بەهرۆز بەو بینینە کتوپڕەی دڵی هەلالا بوو. شەیما بە نیگاکانی یادەوەریە تاڵ و شیرنەکانی بیری بەهرۆز خستەوە. ئەو ڕۆژە شیرنانەی بیرهاتەوە کە بەیەکەوە بەشیان دەکرد. ئەو کاتانی بیرهاتەوە کە باسی بەیەکەوە بوون و ناونانی یەکەم منداڵیان دەکرد. شەیما و بەهرۆز ئاوێتێ هەموو باس و خواستە جوانەکان بوون، وەلێ بۆ تەنها جارێکیش باسی دابڕانیان نەدەکرد. بۆیە بەهرۆز دووبارە پرسی: چی دەکەی لێرە؟ فەرمووم لێ ناکەیت؟ بۆ ئەم شەوەشیت؟ من لەو باغە کار دەکەم. دەترسم خاوەنەکەی بێتن و ئافرەتێکی بێگانە لێرە ببینێت، ئەو کات من لە کارەکەم دەردەکرێت. من بێگانەم؟ بەڵێ، بێگانەیەکی تاوانباری. بەڵام چەند ساڵە من لە تۆ جیابوومەتەوە، بەڵام هەر بیرم لای تۆ بوو. ئێوەتە تۆ لای پیاوێکی کەچی بیرت هەر لای منە، ئەوە تاوانباری نییە؟ بۆ ئاش لەژایی؟ هیچ، بەڵام پیاو متمانەی نییە. متمانەم بە هیچ پیاوێک نەماوە. ئەی باشە بۆچی گەڕایتەوە؟ هەمیشە بیرم لای تۆ بوو. تاوانە، خیانەتە. تۆ لای پیاوێکی کەچی بیرت لای منە. بەڵام ئەو پیاوێکی باش نەبوو بۆ من. چێناڵێ تۆ باش نەبووی. تۆ ڕقت لە منە لە کاتێکا کە پیاوێک ناناسی پشتی ئەوە گریت و پشتی من ناگریت. منەو ناناس، بەڵام تۆ بە چاچی دەناس. بۆ ئاش لەژاوی؟ هیچ، تەنها متمانە بە پیاوەکان ناکەم. هەزار جارە بیڵێم ئەی باشە بۆ گەڕایتەوە؟ چییە؟ ئەڵێ دەرمانەکەیت. دەرکردن لە یاسا ئێمەدانیە. ئەلو شەیما جان، ئەوە نەمودی جازە وەرگرەوەرەوە؟ کتێبە قورئان شەیما، ئەو لێرکانە یەک سەعاتە لێیان دەپاڕێمەوە، ئیزنم نادەن، ئەوە هەر لێیان دەپە دوو کارمەندی دیکە ناتێەوە ڕۆ دەرێ بە هیچ نەوەک ئیجازە نییە. چۆن یعنی نادەنێ؟ هەرچیت کردووی جازە وەرەگری دلێر. من وعدم بە خوشکەکەم یاوە، ئەمڕۆ ڕۆژ لە دایکبوونی هاوڕێکەمە، پێکەوە ئەڕۆین لەگەڵ خوشکمە. کتێب بە قورئان ئەگەر ئێستا بێم غیابم دەدەن. غیابە درێت و غیاب نادرێت کەیفی خۆتە وارەوە، پێت نەڵێمەوە. غیابم دەم 20,000مان لێ دەڕوا، کەسە مەخر بۆ لەو گۆڕە 20,000مان لە دەست بڕوا. من گرنگم یان 20,000ەکە. کتێ وەڵڵا تۆش گرنگی. ئەوە چیەکەی؟ ئەوە چیە 24 ساعت خەری تەلەفۆنی؟ ئیشەکانت کە؟ چاوان ئەگەر تەلەفۆنەکەی بڕۆ دەرەوە تەلەفۆنکە باشە؟ بە چاوان بە چاوان ها. دای خست تخواوە شوە من کردم ئەمری خۆم و شوکردنم نەمێنێ ڕستی ڕەفیقەکانی من کە هەر خەریکی پۆست و چوونە دەرەوەن ئەمرم نەمێنێ تەلەفۆنی بۆ بکەمەوە حای بەرم زانم و تەلەفۆن بگەت سەر کێیە داخە ئەوە تەلەفۆن بەسەر کێیە داخەی قوڕێ بەسەر خۆیتەوە ماڵەوە زانە چی و لێ ئەەکەم